سەرۆک دەستەیە بلندە بنگەهە لەش یا ڕەوشنبیری و جوواکی ئەشکەرە کرد و هێزن سەر بێ پەکەکەڤە بێناوێن جودا جودا لە شنگالێ هاتنە دامەزراندن ئەو هەموو هێز لە سەردەستی حکوومەتە عێراقی هاتنە دامەزراندن. شێخ شامۆ سەرۆکێ دەستەیە بلندە بنگەهە لەش یا ڕەوشنبیری و جوواکی ڕاگەهاند ژێ دەستپێکە و پەکەکە هاتی شنگالێ لەگەڵ حکوومەتە بەغدا هەماهەنگ بوونە. چەندین هێزن جۆر بجۆر یەن سەر بێ پەکەکەڤە سەردەستی حکوومەتە بەغدا لە شنگالێ هاتنە دامەزراندن. هەروەها شامۆ داخویاکردن و ئەو هێزن سەر بێ پەکەکەڤە بە ئاوایەکی ڕاستەڕاست پشتەوانیە ژە حکوومەتە عێراقی وەردەگرن و فەرمانên خۆشی ژە حکوومەتە بەغدا وەردەگرن و بۆ نمونە دەماک و حکوومەتە عێراقی فەرمان بێ پەکەکە کرد و ژە شنگالێ ڤەکشن دێ دەما 48 دەمژمێراندا ژە شنگالێ ڤەکشیان. سەرۆکێ دەستەیە بلندە بنگەهە لەش یا ڕەوشنبیری و جوواکی گوتژی کو دەماهێزێ پێشمەرگێ کوردستانی بەرەفدەڤەرە خانە سۆرێ لێ شنگالێ تەڤگەرکردن وی دەمی پەکەکە شەر لە دژی پێشمەرگێ کوردستانی ڕاگەهاند. شامۆ ماتمەیە خوا داخویاکردن و گوت کو دەما نهادە حەشدا شعبی و چەکدارن ئەرتێشە عێراقی لێ شنگالێنە پەکەکە تو کارڤادانێک نەکرد و ئەڤ هەڵوێستا پەکەکە وێچەند دەخویاکردن کو بە تو ئاوایەکی پەکەکەوە کە هێزەکە کوردی ڕەفتار ناکێ. وبەری چەند ڕۆژانجی مەحما خەلیل قایمەقامی قەزا شنگالێ ڕاگەهاند بوو و حتا نەها چەکدارێن پەکەکە ژە شنگالێ ڤەنەکشیانە و بێتەنێ دڕیا ڕاگەهاندنێ ڤە ئەشکەرەکردنەک و وێژە شنگالێ ڤەکشن و ژێبەر vê چەندێژی دەدەما نەهادا مەترسیا عێریشە ئەرتێشە تورکیە لەسەر شنگالێ هەیە. هەروەها قایمەقامێ شنگالێ دەزانین و خەڵکێ شنگال ناخوازن شنگال ببێ قادا شەر نابەرە ئەرتێشە تورکیە و چەکدارێن پەکەکەدا لەوما ئەو داخوازێ ژێ پەکەکە دکن و ژە شنگالێ دەرکەون داک و شنگال نەبێ عەفرینە دویەم.